لێنەیە کە ئەڵێم ئەمڕۆ خەڵک زۆرێک ملحیدە لە بەرگی ئیسلامە نەک خەڵکە ئاساییەکە عەمامە بەسەرەکانیشان وایان لێ هاتووە بەناوبانگ خوازەکانیشان وایان لێ هاتووە سیرتان لێنێ خەڵکێک ئەمڕۆ ئیسلام و یەهود و نەسارا و سێدینە یەکسانەکە ناوی ناوە دینی ئیبراهیمی کە ئەڵڵا جەلە جەلالوه لە قورئانە بەدرۆی خستوێتەوە فەرمێ ما كان إبراهيم يهوديا ولا نصرانيا ولكن كان حنيفا مسلما وما كان من المشركين فەرمێ ئیبراهیم نە یەهودی بووە نە نەسرانی بووە بەریە لە حدودینە ئەیچی بووە مسلمان بووە چیکەش هەرگیز لە مشریکەکان نەبووە ئەمڕۆ پێت ئەڵێ تۆ لە مشریکەکانیش بەقەی ناکە لە یەهودیەکانیش بەقەی ناکە لە نەسرانیەکانیش بەقەی ناکە ئەم بانگەشە هەیە یان نا لەناو کوردستانە هەیە بەس هێشتا نەوێراوە وەکو دەوڵەتانی کوفر ئیعلانی معبەدی بۆ بکرێ و ئیعلانی پەرستگای بۆ بکرێ و ئیعلانی مەرکەزی بۆ بکرێ هەموو شتێکیش خۆتان زان سەرەتا بانگەشەیە کە جێی بوویەوە ئەو وەختە معبەد و پەرستگاشی بۆ دروستەکرێ ئەمەی ئەمڕۆ خەڵک بانگەکا بۆ لای ئەو دینە کە ئەو دینەیە دەجالە هەوێ و ئەو دینەیە کە شوێنکەوتوانی دەجال پێی ڕازین ئەمڕۆ ئیمامە پرۆفیسۆرە دکتۆرە دەرس بە خەڵکەڵە لە جامعە شەریعەی بەدەسەوە ئوسولی دینی بەدەسەوە ئەمڕۆ هەموو شتێکە ئیعلامی بەدەسەوە مینبەری بەدەسەوە عجایبتان لێ نەیە ئاوایە بابەتەکە جا بۆیە بەڕاستی ئەم قەولەن لەینە وای لەو خەڵکە کرد کە بە بوهتان تەفسیریەکەن مەبەستەکەی ئەڵڵا جەلە جەلالوه تیایە ناڵێن لایەدەن لە مەبەستەکەی ئەڵڵا جەلە جەلالوه وای کرد خەڵک خۆی و مسلمانێ وەکو خۆی و کافرێ وەکو یەک سیرکە کە خۆی و کافرێک و مسلمانێک و کافرێکیشی وەکو یەک سیر کرد تیاچوو بۆ چونکە ئەڵڵا جەلە جەلالوه فەرمێ لا يستوي أصحاب الجنة وأصحاب النار أفنجعل المسلمين كالمجرمين أم نجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض أم نجعل المتقين كالفجار آيات وما يستوي الأعمى والبصير ولا الظلمات ولا النور ولا الظل ولا الحرور وما يستوي الأحياء ولا الأموات همي آيات يعني بيت الله كاكا حق وبطال يغنيه كاكا كفر وإيمان يغنيه كاكا بهشتي وجهنمي يغنين كل جيان برا يكساني عن مكة بيك تكلاوي عن مكة چونکە بەهشت و جەهەنەم لە قیامەتا تێکەڵاو نین تۆ کاکە بۆ ئەکەی بۆ هەمووی تێکەڵ کردووە لە دنیا بۆ سەرێ لەو خەڵکە شێوانەوە ئاجا ئاگادار بن ئاەتەکانی ئەڵڵا جەلە جەلالوه ڕوون و ئاشکران باشە لێرە بەڕوونی پێتەڵێ وەخفض جەناحەکە بۆ کێ للكافرین نا ئەڵێ للمؤمنین بەڵام ئەو ئەچێ بە قەولەن لەیینە وا بۆ تەفسیرەکە ئەڵێ للكافرین لمن اتبعك من المؤمنين أولا بقولا لينا للكافرين إيسا بانك خوازكاني بردرقاي جهنم بناس نوك رسول الله صلى الله عليه وسلم فرمي خلق بانكا بودرقاكاني جهنم هركز قيان لي بقري والله ميان باتوا يخنا ناوي أمر وجهكي قيامت دي أبينن أوانت كين وچنيشان الله وتناو درقاكاني جهنم وقلبونا توبو خوار وخوتان بشاي خوتاني بين قدار دينكتان من بره ئەگەداری بن مامۆستایانی ئەوسا مامۆستایەک هەبوو مامۆستا شێخ محەممەدی ناوبوو لە مزگەوتی قازی لە سابوونکەران ساڵی تقریبەن ئاوا 91 و 92 نەچووم لەوێ نوێژمەکرد ماڵمان لەوێ بوو 93 ئەونا جاو دوایی خوا عەفویکا کەوت هاتبوو بۆ نوێژی بەیانی عەرز بەست بووی قاچی شکاو لە ماڵەوەی تر وەفاتی کرد چونکە زۆر پیر بوو جارێکیان تفسيري آياتي كان لي برسي مناظم ولا مجلس كان دانش تبو أبزم كأبيك بوما مصاي عربي بولي برسي وتي باب روم ولا مال وسيري تفسيري كم يا مو بيت على تفسيرك يجي كابرا لولا كخوي برسي أركي لك روتي والله ما مصاي من تفسيرك يا زام دي ما مصاي عربي مش بيسا كعب سمسي تفسيرك هذا كان بيرنا معه كانت من ألبوم بس حادثة كان بير معه وتي أو معناه أو يا هذا هلا خويا معناه كيوت أمي جاكسر زود بهابلين سعدي بيود وتي هاتي وكافر بها الأخوة وتفسيري جامنا وقت وتم يعني شيء كافر بها الأخوة وتفسيري هذا زور كان أخوش بواي بوبيا والطريقي كله
يعني چی تۆ لە خۆت و تەفسیریاتکەی کافرە بی و بۆ هەی پێڵێ تومەز ئەم زۆر تێگەشتووە لەو بابەتە ئەگەر تۆ تەفسیرێکی ئاەتەکە بکەی پێچەوانەی مەبەستی ئاەتەکە بێ تۆ نەک بەس خۆ کافرە بی خەڵکیش تووشی کوفرەکەی ئێستا تێگەم ئەو مامۆسای قسەی بۆ کرد ئەو مامۆسا پیرە بەتەمانانە هەنێکیان زۆر زۆر زانا بوو زۆر جوان لە شتەکان تێگەشت بوو قەینا عیلمێکی چاکیان پێ نەبوو زۆر بەیان دەم و لەفزێکی جوانیان نەبوو قسە بکەن بۆ خەڵک بەڵام بەڕاستی یعنی جورئەتیان نەکرد دەستکاری ئەحکامی دین کەن دەم بخەنە ئایات و ئەحادیثەوە ئەو وتی با بڕۆمەوە سەیری تەفسیرێ بکەن هەر لە خۆمەوە قسەی تیان نەکەن ئەم خۆی یەکسەر لێیان کردی بە کوردی باشە ئێستا ئەگەر ئەم دەجاجیلانە ئیتر نازانم سەیریان کردویان نا سەیرێکی تەبەریان کردایە سەیرێکی ابن ئەبی حاتەمیان کردایە ئەم قەولە لەینە ئەم قول للناس حسنە معنای چییە لە قورئانە ئیتر تێگەشتن لە بابەتەکە نەهاتنەوە هەموو خەڵکە تووشی کوفرکەن بڕۆن ئەو پەڕی نەرمونیان بن لەگەڵ مسلمان لەگەڵ کافر و مشریک جا سبحان الله تەماشاش بکەن ئەو خەڵکە ڕێک جێبەجێ ئەکا ئەکسەکەشی جێبەجێەکە ئەو پەڕی تونوتیژە لەسەر مسلمانە حکمێکی شەرعی بۆ ڕوون کاتەوە بڕۆ لە کۆمنتا 1 ملیۆن جوێنی پێدراوە لەلایەن کێوە لەلایەن ئەو جۆرە مسلمانانەوە کە ئەو دەجالانە پەروەردەیان کردووە کافرێکیش کوفر ئەکا بڕۆ لە ژێرەوە بۆیان نووسیوە ڕاستەکە جەزخوا جەزای باتەوە دەستی خۆش بێ ئینشاءالله خوا هیدایەتیە ئینشاءالله ئەما چێتە باشت بەڵام مسلمانەکە تەواو هەر تیاچوو ئەمەیان جوێن پێ ئەمەیان بوختان بۆ کرد ئەمەیان سوکایەتی پێ ئەمە پەروەردەی ئەو دەجاجیلانە ئەم بەم ڕۆژگارەیە مەگیرمان بەدە زەمانەوە